کێ خاوەنی ئەم دەستکەوتەیە؟ ڕێزی دین و ئەخلاقی خۆمەگرم چۆنەتوان درۆ بکەم. گەورەترین مەترسی لەسەر هێرمی کوردستان دەسەڵاتی یەکێتی و پارتیە. بەغدا نایەوێ موچە بە ئێمە بدا. بۆ پەرلەمانی داهاتووی کوردستان یەکگرتووی ئیسلامی بە چەند کورسێ وچێتە ناو پەرلەمانەوە؟ یارمەتیم بن سنگ و دڵتان فراوان بێ بازی قسەی سەراحەتان بۆ بکەم. هەرە و بەڕێزانش کەم ئەم بەردەیان گرتووەتە ئێمەی سەبێت تەحمولیان بەردەش بکەم کە منتیانەدا. هەژماری من سەرەگرێ یان بڕیارەکەی حکوومەتی فیدراڵ سەرەگرێ کە بانکە فیدراڵەکانی خۆیەتی؟ ئێمە هەمیشە شانازیمان بۆ کردو ئەخلاقی سیاسیمان هەیە. مامۆستامانە بەس ئێمە دەروێژنی. سەردەمانێکی ئێوەش لە ناو حکوومەتا بوون و شەریکە بەشی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بە گەندەڵەکانمانەوە دیارەوە نیە؟ سەرکردەی سیاسیە لەسەر ڕقم درۆکە. تکایە جهدی بێمانە سەرف ناکە. ڕاوەستە. نەیوت ئەم هەڵبژاردێ ئەبێتە هۆکاری لاوازکردنی قەواری هەرێم؟ ڕاستیە حکوومەت هێرێم داهاتی نییە، دوو حیزب داهاتیانە. کرێ بڕیارێکمان بوو بێ هەڵە بوو. بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکگرتوو ئەمیداری ئێستا ناتوانێت خۆی هەڵبژێرێتەوە. سڵاوتانە بێت تۆم کاتتان باش، من خونچەتەهام لە شارپرێسەوە. ئەڵلقەی ئەم جارەمان بابەتێکی جیاواز لە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی و ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە ساڵانی ڕابردووە توانین بڵین نزیکی 2 ساڵێکە بێ هێندەی ئەم 3 مانگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیواخواز نەبوون لەوەی کە لە کاتی ئاسایی خۆیان وەکو هەر هاوڵاتێکی عێراقی بتوانن موچەکانیان وەربگرن. دەنگۆکان زۆرن، زۆر لایەنی شەستاوەتە سەر پێ و خۆی کردوتە خاوەنی ئەو دەستکەوتەی کە ئێستا هەرێمی کوردستان هەیەی وەک بەشێکەڵێن کە مافەکانمان گەڕێنراوەتەوە، بەشێکیش دەوترێ مافەکان دەبوو بخورانایە، بەڵام ئەم جیهەتە دیاریکراوەی کە ڕێگەی دادگای ئیتیحادی هەڵبژارد و محکەمەی فیدراڵی هەڵبژارد توانی موچەی موچەخۆران بگەڕێنێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ دکتۆر موسە نامین ئەندامی سەرگرتایەتی یەکگرتووی ئیسلامی و لە هەمان کاتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئەم شەو گفتوگۆیەکی چڕەکەین. دکتۆر گیان سڵاو لێبێ، سپاس بۆ میوانێ. با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە دادگای فیدراڵی لە دوای بڕیاری دەرکردنی ناردنی موچەی موچەخۆران لە کاتی خۆیان وەکو هەر هاوڵاتیەکی هەموو پارچەکانی تری عێراق گوێمان لێیە کە زۆرێک لەلایەنە سیاسیەکان تەنان لەسەر ئاستی کەسایەتیش هەستاونەتە سەر پێ و دەڵێن ئەم دەستکەوتە هی ئێمەیە، کێکێک لەوانە یەکگرتووی ئیسلامی کوردستانە. ئەمێ پرسیار لە تۆ بکەم، کێ خاوەنی ئەم دەستکەوتەیە؟ کێ خاوەنی جوڵێنەری ئەم قەزیە هەستیارەیە کە بۆ خۆی هەرێمی کوردستانی گەیانە ئەم ئەقارەی ئێستا؟ سەرەتا بەخێر بێن، سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بۆ بینەرانی بەڕێزی ئەم دیدارە. یەکگرتوو ناڵێ من کردومە، هەر یەکگرتوو کردوێتی خەڵکی تر بەداخەوە. ئەخلاقی سیاسی یعنی شەرم نەکردن لە درۆکردن وا لە هەندێک کەسەکە ئیدعای شتێ بکە کە هی ئەو نییە. ئێمە هەمیشە شانازیمان بۆ کردو ئەخلاقی سیاسیمان هەیە و ئەخلاق جەوهەری ئەو سیاسەتەیە کە ئێمەیکەین و مرۆڤی ئەخلاق دۆڕێن ناتوانێت سیاسێکی سەرکەوت و ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک. هیچ وەختێ داوای هەڵۆشانەوەی پەرلەمانمان نەکردو بەی خۆمان، چکە ئێمە نەبووین کە داوامان کردو لە بەردەم محکەمەی ئیتیحادی پەرلەمانی کوردستان هەڵۆشێتەوە، چەنە من شەخسی خۆم زۆر داوام کرد و شانازی بێگرتو بە بەچڕێ، بەڵام کەسێکی تر کردی، دکتۆر یوسف کردی، دوایش برادرانی مەسەلەن نەوەی نوێت پشتگیریان کرد. ینی هەرچەند دەستکەوتەکانی زۆر بن ئێوە ناڵێن هی ئێمە ناتوانین من تاق ناتوانم درۆ بکەم. من ڕێزی خۆمەگرم، ڕێزی حیزبەکەم مەگرم، ڕێزی دین و ئەخلاقی خۆمەگرم، چۆن ناتوانم درۆ بکەم؟ ئەو داوایی درا لەسەر انتخابات، قانونی انتخاباتی هەرێم هیچێتی کردی، ناتوانم درۆ بکەم بڵێ من بووم، بەڵام من تەئیدم کردووە، پشتیوانیم کردووە، دیفاعم لەو بۆ چوونانە کردووە. بڵێ ئێمە سەر دووشت بۆم بگەڕیتەوە چۆن فکرەی ناردنی ئەم داوایە بۆ دادگای فیدراڵی یەکگرتوو چۆنم بەڵام ئێستا زین چۆن ئێستا مەسەلەن بەڕێزێک ئەڵێ من ئەوەن ئیمزان بر بۆ لای سوودانی ئیتر لە خەڵگووە حاڵێ بە بەم ئیمزانە ئەم مەعاشە دراوە، نا ئێمە لە پەرلەمان ئەم ئیشەمام کردایە بە 10 ساڵی ترش بەیش نەتیجە ناگەشتی. بۆچی؟
من کاتی خۆی لە درەو میدیا لە کۆمەڵێک میدیای تر ڕاشکەوانە ڕای خۆم و تۆ من ئومێدم نییە بەغدا نایوە موچە بە ئێمە بدا خەڵک ئێستا دێن ئەم ڤیددیۆ دانێن و ئەمەی تردانێن و کۆبڵی نەوەی لە دژیەکی پێوە دیارە من ئێستاش ئەڵێم بە پەرلەمانی بەغدا و بە حکوومەتی بەغدا وایە بە سوودانیشەوە کە پیاوێکی بەڕێزە پەیوەندی لەگەڵ کوردی زۆر باشە نادرا 10 ساڵی ترژە موچە نادرا ئێمە جارانە حکوومەت هێرم دەسی ماچە کرد و دەوەفدی ئەنار تا 200 ملیاری بە قەرز بدەنێ ئەمە حقیقەتەکە بوو بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کە لەم ڕێگەی و داخراوە ئیمزایان هێنا بۆ پەرلەمان موچە لە بەغاوە وەرەگرین ئەموو کاکەمە ممکن نییە و جەدەل لەسەر دەستوری بوونیشی هەیە بەڵام فەرمەوە من بۆتان ئیمزاکەم ئێستا من ئیمزای نەکەم سبێنێ خەڵگەڵێ یەکگرتووی بزای کردێتەوە بوو بەڵام ئەمە بنبەستە ئێمە دوایەوەی کە زانیمان ئەمە بنبەستە وتمان تەنها ڕێگایەک مابێ کە بتوانێت ئەم مۆزوع حەسم کە چونکە ئەم مۆزوع مەحسومە لە ڕووی دەستوریەوە هاوڵاتیانی وڵاتێکی نەبێ یەکسان بی یەکگرتوو کۆبوونەوەیکی کرد لیژنێکی دروست کرد یەکگرتووی ئیسلامی کوردستان بە پێشنیاری فراکسیۆنی ئێمە و جەنابی ئەمینداری گشتی و فراکسیۆنی ئەو کاتەی یەکگرتووی پەرلەمانی کوردستان و هەندی ڕاوێژکاری یاسایی ژۆک و مامۆستا بەکرد چەند بەڕێزێکی تر لیژنێکمان دروست کرد بە ناوی داکۆکیکردن لە مافی خەڵک ئێمە پرسیار و زەختی زۆرمان بۆ هات ئەو مامۆستا بەڕێزانەی کە بڕێکی زۆریشیان هەر یەکگرتوو بوون و یەکگرتوو هەمیشە دەستخۆشی لێ کردوون لە شەقامە ماندوو بوون موچە خۆرانی کوردستان تااقەتیان پڕووکا بوو پرسیارە هاتە سەر حیزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن ئێوە چیەکەن بۆ ئەم خەڵکە و بۆ ئەم بێنانی و بێدرامەتی خەڵک خۆپشاندانەوە خەڵک لەسەر شەقامە بەڵام بەداخەوە خەڵکی ئەمە حتا بۆ خۆپشاندانی هەڵمەت و هیمەتی نییە حیزبێک چی بکە خۆی گرتو بە ناوی حیزب وەسڵم چۆیەتە ناو خۆپشاندانەکانەوە ئۆهۆ سواری شەپۆلی شەقام بوو ئەو هەموو مامۆستا ماندووە چەندین مانگە لەسەر شەقامن یەکگرتووە هاتۆ سنگ دەرەپەڕێنێ بە ئاڵای خۆیەوە بیکا بەهی یەکگرتوو ئەو برایانەشە زان مامۆستایان ناڕازی بەشێکی چەندیان یەکگرتوون بۆ مامۆستایانەشەوە کە کەس نەیەتوانێت لە دۆک خۆپشاندان بکە کران و 15یان لێ گیران هەمویان یەکگرتوو بوون نا هەمویان 100 یەکگرتوو بوو ئێمە هەمیشە لەگەڵەمە بوون بەڵام ئەم سیرمان کرد ئەمە چارەسەر نییە بەس چارەسەرێکی تر لە بەردەسایە کە محکەمەی اتحادیە ئەو لیژنەیە بە سەرپەرشتی بەڕێز ئەمینداری گشتی بڕیارێکی لێ دەرچوو کە ئێمە یەکەم ئیشمان بۆ تەبەنی داکۆکی خەڵک گرنگترین بێ کە نانی خەڵکە ینی پێکەوە ئەم پرسەتان بردە لای جنابی ئەمیندار گوتان ئێمە دەمانێت ڕێگایکی وا هەڵبژێرین ئەنجومەنی جێبەجێکردنی سلێمانی کۆبوونەوەیەک بە سەرپەرشتی مەبەست بەناوهێنان وتانێمە مانوێت دادگای فیدراڵی هەڵبژێرین بۆ لایکردنەوەی موچە بەڵێ گەشتینە ئەو قەنەعەتەی چی بکەین بۆ داخوازی شەقام یەک پرسیاری بچووک لێرە ئەمیندار بەپێی ئەو ئەزموونە زۆرەی کە هەیەی نەیوت ئەم هەڵبژاردێ ئەبێتە هۆکاری لاوازکردنی قواری هەرێ دەخێر بەعکسەوە ئەمیندارێکی بوو لەو پاڵپشتانەی کە خۆی بڕیاری خۆی بوو پێشنیاری ئێمە بوو بڕیاری لەسەردا بڕیاری کۆتایی لای بەڕێز ئەمینداری گشتیە باش ئێمە وەکو فراکسیۆن پێشنیارمان کرد وەکو بەڕێزانەی کە لەوێ بوون وەکو ڕاوێژکردن وەکو یەک دوو ئەندامی جێبەجێکردن وەکو هەندێک لە فراکسیۆنی کوردستانی پێشوو کۆبوونەوەکمان کرد لە ئەنجومەنی جێبەجێکردنی سلێمانی سەرەتای مانگینەوە ساڵی ڕابردوو 2023 وتمان دەرگایە کە ما بێتەوە و تقریباً نیمچە مسۆگەر بێ کە بڕیارێک بە مەسلحەتی خەڵکی ئەرێن بدا بێتە لە دادگای فیدراڵی بۆ ئێمە بڕیارماندا کە چەند کادرێکی پێشکەوتوی خۆمان تەکلیف بکەین کە بڕۆن وەکو مامۆستا عەدالەت وەکو مامۆستا بوخاری وەکو ئەو برابەڕێزەی ترمان کاک حەیدەر تەکلیفمان لێکردن کە چەند کادرێکی پێشکەوتوی یەکگرتوو لەگەڵ پارێزەرەکەی یەکگرتوو مامۆستا بەکرد چونکە ئەمە بە حەقی شەخسی بە پشتیوانی فراکسیۆنی یەکگرتوو لە بەغدا بڕۆن داوایەک پێشکەشکەن بڕیارەکەتان نابەس پێش ئەوەی بچنە بەغدا بیرتان لەوە نەکردەوە ئەگەر سوکە پرسکردنێکیش بێ بە یەکێتی و پارتیشتی بڵێن بەتەماشتی نەخێر ئێمە پرسمان بە هیچ حیزبێکی سیاسی نەکرد نە بە پارتی نە بە یەکێتی نە بەنەوەی نوێ نە بە کۆمەڵی ئیسلامی نە بە هیچ حیزبێک و خۆمان بە تەنیا ڕۆشتی نەم داوایەمان پێشکەشی محکەمەی اتحادیە کرد لە ناوەڕاستی مانگینەوە باشە لە ڕۆژی یەکەم هەل لە ڕۆژەی داواکەمان پێشکەش کرد تۆمارمان کرد لە محکەمەی اتحادی لەگەڵ بەڕێز مامۆستا بەکرد فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی عێراق کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان کرد ڕامانگەیان بۆ ڕایگشتی کە ئێمە داوایەکی بەو شێوەیەمان داوە بە محکەمە و لەسەری ئەڕۆین تا گەینێنە کۆتایی هیچ کەسمان لەگەڵ نەبووە باشە 2 مانگ لە دوای ئەوە
کۆمەڵی مامۆستای ناڕازی هاتنە ناو داواکەوە 2 مانگ دوایەوە هاتنە ناو داواکەوە یان ئەوانش بەجیا داوایەکیان قەیت نانا خۆی کە هاتنە ناو داواکە چکەکە و داوایان تەقدیم کرد محکەمە سیرەکە 2 مانگ لەوە پێش داوای تەقدیم کراوە پێڵێن تەوحید و دەمج داواکە دەکرێتە یەک بەڵێ هاتنە ناو داواکەی ئێمە بە داوایەکی سربەخۆت محکەمە تێکەڵی کرد باشە دەرەنجامی ئەمە مرافعات و جلسە بە جلسە و تەنیا پارێزەری ئەم کەیسەش وەکو محامی کە ناویشی لە ناو وەثیقەی محکەمە و بڕیارەکە تۆمار کراوە تەنیا محامێک مامۆستا بەکرستیقا کە محامەکە ئێمە و بێگومان بەبێ ناڕەزایەتی شەقام بەبێ داوای شخصی ئەو بەڕێزانەی کە باسمان کردن بەبێ پشتیوانی و هەڵمەتی پارێزەرەکان و بەبێ مرافعە و دیفاع لێکردن بەبێ ڕایەکی گشتی بەهێز ئەم قەرارە دروست نابێت بەڵام ئێستا من ئەوەی پێم سەیرە ئەمە قەزیەکەیە لە ئەلفۆ بۆ یا کەواتە بڵێن کێ خاوەنێتی یەکگرتووی ئیسلامی کوردستان خاوەنیەتی ئەو بەڕێزانەشی کە دوایی هاتن پشتیوانیان کرد ئەمە هیچ حیزبێکی سیاسی غیری یەکگرتووی ئیسلامی کوردستان ناو ئەم داوایە وجودی نییە من ئەم بالمناسبە من لە کۆنگرێ ڕۆژنامەنووسیەکە شەموتم تەنها حیزبێک شایانی هینی ئەمە بێ خاوەنی ئەمە بێ یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئێستا ژەڵێ وەکو حیزب تەنها حیزبێک خاوەنی ئەم بابەتەیە یەکگرتووی ئیسلامی کوردستانە دوای ئەوەش ئەو مامۆستا ناڕەزیە بەڕێزانەیش لەگەڵ دەستگای ستاندارد هاتنە ناو منیشم بە یەکەمەکەی جارێ کارم بەوانی تر نییە ئەگەر بێت و ئەم سکاڵایە پێچەوانەکەیمان ببینیایە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە هەمان ئەم نەمەتەی ئێسای دکتۆر موسە قسەی کرد بەڵێ ئێمە لە غەڵەتکردن شەرم ناکەین ئێمە مرۆڤین ئەکری هەڵە بکەین ئەکری بڕیارێکمان بوو بێ هەڵە بوو بێ ئەکرێت تێگەشتێکمان هەبێ نەی پێکابێ باشە بنمونە من خۆم شخصی هەمیشە وتومە بەغدا ئامادە نییە موچە بە هەرێمی کوردستان بدا بەڵکو خۆ ئەدزێتەوە لە ئیلتیزاین بەرامبەر بە خەڵک بەغدا مەبەستم کێ بووە مەبەستم ئەو سیاسیە بەرکارانەی بەغدا بووە مەبەستم ئەو جەوە سیاسیە کە ئێمە لە پەرلەمان 10 ساڵە مامەڵی لەگەڵەکەین فعلا ئەمە لە پەرلەمانە چارەسەر نەبوو قەت سەرۆک وەزیران ئەم بڕیاری موچەی دەرکردایە یا ئەبوو بە 2 ڕۆژ پەشیمانی کەنەوە یا ئیستیقالیان پێکرد باشە بۆ ئەزانی بۆچی چونکە بەڕاستی ینی قازێکی کورد ئەم قەراری بنووسیا ڕێن بۆ ئەوانەی نووسێ ئێمە خۆمان هەمیشە ئێمەش و وەکو ئۆپۆزیسیۆن حکوومەتی هەرێمیش واقعیش وایە و تومانە بوجە مەسئولێتێکی تەزامونیە واتە هاوبەشە لە نێوان هەردوو حکوومەت بەس بەست چێگەر خازێکە کورد بە بۆ جۆرە نابوو ئەوە مەسەلەن ئەمە بەرپرسیارێکی تەزامونیە بێ هەردوو حکوومەت تەحملی مۆزوع بکەن بەس ئەوەی لە چاوەڕوانیەکانی ئێمە زیاتر بوو بنمونە من چاوەڕوانی مەکرد بووترێ ئەمە لە ڕێی پەرلەمانی لە ڕێی عفوان لە ڕێی ئینەوە هەردوو حکوومەتەوە بێ مسۆگەر کرێ بەس حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم چکە داهاتی عێراق لە هەردووشانە ئەمە بەڵام دەرگای فدرالی دەسەڵاتەکانی لەسەر و هەردووکیانە بەڵێ لە کۆنگرە ڕۆژنامەکەش ئەو ڕۆژە وتم ئەمە لە چاوەڕوانی ئێمە زیاتر بوو با من ئێستا تۆزە شەرح باش یەکێک لەوانە ئەوە بوو تەوەقوعمانە کرد هەربی خاتە سەر هەردوو حکوومەت بەڵام بڕیار بدا کە ئەبێ مسۆگەر کرێ هەردووشیان ڕێکەون چۆنی مسۆگەرەکەن بەس ئەم ئەڵێ نە قەرارەکە حکوومەتی اتحادی الزام کرد بەدەر لەو ئەڵێ ئەبێ دوورخێت چکە داواکە ئێمە وا بوو وتبوومان موچە خۆران دوورخرێتەوە لە سراعی سیاسی وصراعی داهاتی بینی حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا بەس ئێمە تەسەورمانە کرد بڵێ ئەبێ بیکەن بەڵام بە تەزامنی لێوان هەردووکیانە خاڵێکی تر من بە تەسەوری من وابوو بڵێ لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بدرێ تەسەوری من وابوو چونکە ئێمە کاتێک یەکگرتووە طبعا داوای پێشکەش نەکرد یەکگرتوو 2 جار سەردانی بەغدای کردووە لەگەڵ بەڕێز ئەمینداری گشتی سەرۆکی کۆمار سەرۆکی وەزیران پەرلەمان هێزە سیاسی گەورەکانی عێراق کە پێگەنەری ئەم ئیدارەی دەوڵەتن یەک حملەی گەورەمان بۆ کردووە لەو کۆبوونەوانەیە بوویتۆ بەڵێ من خۆم شخصی لەو کۆبوونام ئێمە و فراکسیۆنی یەکگرتوو لەگەڵ بەڕێز مامۆستا خەلیل ئەندامی جێبجوانی جێبەجێکردن لەگەڵ بەڕێز ئەمینداری گشتی جەولەیەکمان کرد بەسەر هەموو حیزبەکانە بۆ دروستکردنی ڕایەکی گشتی چکۆ ئەزانین محکەمە لە نەتیجە متأثرە بێ بەڕای گشتی بەغدا متأثرە بێ بە ڕای سیاسی گەورەکانی عێراق پێویستانەوەی هەڵوێستێتە ژێر کێفی ئەوان بەس بەڵام چاویشیان جەدەلە بێگومان خۆی محکەمە عادەتەن کە محکەمێکی سیاسیە هەندێک بابەتێ ئەبێ ڕەچاوی کەشی سیاسی گشتی بکە ئۆگومانی تیانی یەک لە بنەماکانی ئیشی محکەمە توانە بڵام ئەوەیە بەڵام نەگاتە حەدی ئەوەی ڕێی سیاسی بڵێ باش بەڵام لە چوارچێوە یاسایە کە جا من مەبەستم چی و مەبەستمەوە بوو کە
یەکێ لەو من تەسەورما کرد بڵێ ئەبێ حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم مسۆگەری کەن اینجا ئۆتۆماتیکی لە ڕێ حکوومەتی هەرێمەوە بدرێ باشە کەچی ئەم وای نەکرد ئەم چوە ژێرباری ئەوەی کە ئەبێ ئەم موچانە مسۆگەر کرێ حکوومەتی اتحادی بیکە و لە بانکێکی فیدرالی ئیتیحادیە جێگیر کرێ دوای ئەوە حواڵە بکرێ بۆ فەرمانبەران ئەمە لە چاڕوانەکانی ئێوە زیاتر بوو ئەنجە جەدەلەکە لە دوای چاڕوانیانە من هەندێجار تعبیرم لێ کردوون مەسەلەن حتى سودانی کە چوینە لای وتی پێدانی ڕاستەوخۆی موچە دەستوری نییە وتی ڕێی ئێمە شوایە دەستوری نییە دەستوری نییە ئێمە وتمان ئێمە ئێستا چۆن ئەدرێ ئەویان بابەتێکە بەڵام ئێمە ئەڵێن بیدەن مسۆگەری کەن موچەکە هەبێت شێوە میکانیزمی دابشکردنەکەی لەسەر ئێوەیە بە شێوازی یاساوی کێشەنیە ئەوەی کە زۆر گرنگە لە دوای ئەمەوە جەدەلی لەسەر گفتوگۆکەی من و تۆشی پێ گەرمترە بێ بینە سەر ئەوەی کە لە ئێستاە وەزارەتی دارایی عێراق داوای کۆمەڵێک زانیاری لە حکوومەتی هەرێمەکە بەس نازانم ئێستا بابەتەوەی یەگرت و خاوەنێتی تاوەڕوون بوویەوە تەواو لە زمانی دکتۆر موسەناوە باشە ئەوە ڕاستیەکانە هیوادارم جارێکی تر سیاسیەک ڕێگە بە خۆی نەدا بێ شتێکی ناڕاست بڵێ لەسەرم بابەتە من بە هەموو مۆزوعێت یەگوتم ئێمە بەشێ نەبووین لە ناو محکەمە لە داوای سەری هەڵبژاردن بەشێ نەبووین لەو داوایی کە پەرلەمانی پێ هەڵوەشایەوە هیچ وەختێک لە کەسێک لە ئیعلام لە من یا لە یەگرتوویەکی بیستووە پێچ و پەنای لێبدا و بێ خۆی بخاتە بەڵام هەست ناکەی ئەمانی کە باسێکی تەقریبەن وەکو بەشێک لە سەرکەوتن باسێکی بەو بەڕێزانە شۆکی کردویان تۆوا ئەیبینی ینی ئەوانی تری جوابی بەڵێ بێدڵنیایی و ئێمە یەکەم کەس بووین طبعا مثلا هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستان یەکەم فراکسیۆن ئیستیقالی کرد بالکامل و چوە دەرەوە بەس یەک پرسیارەکانی کوردستان فراکسیۆنی بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان کە هەر لە ڕێگەی شارپرێسەوەی مە چاپێکەوتنمان لەگەڵ کردووە سیرەکە لەوەیە کۆی ئەم داوایانی کە تۆ باسێکەڵی ئەم هەموو سەرکەوتنە مەسن لەوەیانە بووین لەوەیان بووین ئەو کۆی بڕیارەکانی دادگای فیدراڵی کە لە بەرامبەر هەرێمی کوردستانە دراوە دەڵێ لاوازکردن و پچووکردنەوە و بە نەتیجە نەهێشتنی قوارەی هەرێمی کوردستانە یەک دێڕم پێ بڵێ بۆچی پارتی وا ئەیبینێ خوامانیەکە و نیشتیمانمانیەکە و ئاڵامانیەکە خێرە لەوێوە ئەبینرێ و ئێوەواڵێن کامەتان ڕاستەکەن گەورەتی مەترسی لەسەر هەرێمی کوردستان دەسڵاتی یەکێتی و پارتیە و هەر ئەوانن ئەبنە هۆکاری ئەوەی کە سبەینێ ئەگەر هەرێمیش نەمێنێ هەر ئەوانە بنە دەسڵاتی نەمانی نارێ ینی هۆکاری نەمانی هەرێم سیاسەتەکە غەڵەتەکانیان کە 30 دانە ساڵە کوردایەتی و ئینتیما بۆ نیشتیمان لە ناو ناخی خەڵکە ئەڕوخێنن و ئەگەر ئێستا تۆ بێی من گومانم وایە خوێنەوەم وایە ئەوە نییە کە گومانم بۆ خەڵک خراپ بێ بەس من لەمسی خەڵکەکەم بە تایبەتی پێش لەوەی خەڵک سکی تێر بێ بە موچەیە سەنە موچەیە ئینتیما بۆ خەڵکە گێڕێتەوە خەڵک وای لێ هاتبوو ڕاپرسی بکردا لەسەر هەرێم هەڵێ وەشاندەوە لە بەرامبەری موچەی بۆ بێ نە لە بەرامبەری ئەوەی لەم هەموو کاولکاری ڕزگاری بێ بۆ هەر مەسەلەکە موچەیە بۆ خەڵک ئێستا کارەبای تەواوە ئاوی تەواوە جادەی تەواوە جادەکان زۆربەی جادەی مەرگن ئاو کارەبا مسۆگەر نین بۆ خەستەخانەیەک ماوە گەر تۆ دانی ئێشکی ڕووی بەڵام کێشەکە لەوانێت تۆژک و هاوڵاتێکی ئاسایی قساکەی دکتۆر سەردەمانێکی ئەوەش لە ناو حکوومەتا بوون و شەریکە بەشی حکوومەتی هەرێمی کوردستان بوون بە گەندەڵەکانمانەوە دیارەوەنیە بە سەر و سامانی گەندەڵیمانەوە دیارە بێبەریە لە گەندەڵی تەوان الحەمدولله شانازیەکەین یەگرتو شانازیەکە بەوەی بە ئەخلاقەوە سیاسە دەکا شایەتی دانێکی قورس نییە دکتۆر والله من نەزانین چۆنم شایەتیم داوە ڕۆژی حیزبە سیاسەکانی عێراق کۆبوو بوونەوە لە نەجەف ئێمە و پارتی وەکێتیشی لێ بووین باسی عێراقیان کرد کێشەکانی عێراق هەمووی خوتبەی جوانی دا لەسەر دموکراسیەت و نیشتیمان پەروەری و نەزاهەت و پاکی و نازام چی و چی و هاتە سەری قسەکردنی من وتم یارمەتیم بن سنگ و دڵتان فراوان بێ بازی قسی سەراحەتان بۆ بکەم من لەو کۆبوونەوەیە کە بەڕێز سعدی پیرە لەوێ بوو وەکو یەکێتی نیشتیمانی بەڕێز جعفەر ئیمنیکی لەوێ بوو وەکو پارتی دیموکراتی کوردستان جەنابی من و منش لە خزمەت جەنابی مامۆستا هادیا بووم دکتۆر هادی عالی کە ئێستا بەرپرسی سەرکردایەتی یەگرتووە 9 ساڵ بەرپرسی 9 ساڵ وەزیری داد بۆ لە هەرێمی کوردستان 9 ساڵ لەوتم ڕێگام بدەن من هەندێک قسەی سەریح بکەم بەسی وا دەرم سنگ و دڵتان فراوان بێ وتیان فەرمووتم ئێوە هەمووتان قسەی جوانتان کرد لەسەر بۆ چونتان لەبارەی عێراقەوە و دیموکراسیەت و نەمانی تایفیەت و نەزاهەت و شەفافیەت و نازانم شەرەف و کەرامەت و چی قسەی جوانە کردن هەموو شتان ئەو قسانەی کرد بێزەحمەتەوە ئێمەین عێراق دزین ئێمەیان عێراق تاڵانەکەین ئێمەین عێراقمان بردوتە
پلەی ئەخیر لە هەرچی پێوەرەکانی مافی مرۆڤ نازانم گەندەڵی بێبەهایی پاسپۆرتی زۆری پەنابەرانی لە ناو دنیا و ڕیسوابوونی خەڵک بۆ عێراق نەکەێمی کوردستان هەموو عێراق بەوان بە کوردستانیشەوە عێراق ئەمە عێراق لە ناو ڕیپۆرتە جیهانیەکانە کە وتم باشە من ئەم بەڕێزەی لە تەنیشتی من دانیشتووە بەڕێز مامۆستا هادی عەلی 9 ساڵ وەزیری عەدل بۆ لێرەی کوردستان ئەو برادرانی پارتی وشێتی لەوێ دانیشتوون ئێمە لە کاتی هەڵبژاردنیش تەحەدای ئەوانەکەین ئەڵێن یەک مەلەفی گەندەڵی بێنن لەسەر دەیانی وەکو ئەم مامۆستا بەڕێزە ئەم و دەیانی وەکو ئەم یا وەزیر بوون لە هەرێمی کوردستان یا پلەیەکی باڵیان هەبوو یا پەرلەمانتار بوون یا لە عێراق وەزیر بوون بڕم بنبەخشە بەس بەو بنەمانی لە نەبوونی ئەم هەموو مەلەفی گەندەڵیە لە بەرامبەرایەکێتی پارتی ئەو دەیان مەلەفی گەندەڵیانێ بۆ ئێوە هەزاران بۆ ئێوە دەنگ ناهێن و بۆ ئەوان بەدەیان و بەسەدان کورسی ئەهێنن مەسەلەن پێم ئەڵێ هۆکارەکە چییە؟ هۆکارەکە یەکەم ناهۆشیاری خەڵکە کە بنمونە ئێستا بەسە من لە مامۆستای زانکۆم پرسیوە لە خەڵکی تێگەیشت و ڕۆشنبیر لە هەندێک لە ڕاگەیان کار لە خەڵکم ڕاپرسێکم کردووە لە هەندێک لە خێزانی ئاسایی فەرمانبەری ئاسایی وتم کێکیشێ موچەی چارەسەر کرد لە هەرێمی کوردستان وڵی نازانین دکتۆرە حیزبێک گەڵێ ئەمە کردومانە ئەمە قوربەسەری نییە و خەڵکەوەنە هۆشیاری نییە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە 24 مەعاشی وەرنەگرتووە مانگ هەبوو 2 مانگ تێپەڕی و دینارێکی وەرنەگرتووە باشە بۆ ئەوێ هەر ناهۆشیاری خەڵک بۆ ناڵێ یەگرتو ڕەنگە نەیزانی بێ وەکو خۆی تەرویجی بابەتەکە یان بیگەێنێ ڕەنگە لەوەڵ ئێوەش ترسا بێتن نەتانێشت کەسێک قومێ ئاوت پێ بدا دوایە پرسیام کەسێکی بوو سوپاسێکی بکەیت ئێستا سوپاسمان لە خەڵک ناوێ ئەرکی خۆمان جێبەجێ کردووە بەس خەڵک با بزانێ لانی کەم بزانێت سوپاسمان نەکا بەس ئەبێ بزانێ بۆ خۆی بۆ هۆشیاری خۆی یعنی تۆ مشکلی موچێت حل بوو پرسیانێک ئەرێمە چۆن حل بوو ئەگەر لە پەرلەمان حل بووە لەوەندی هەموو فراکسیۆنەکان بەشداربیت هەیە ئەگەر حکوومەتی عێراق حەلی کردووە وڵا دیارە حکوومەتی هەرێم دەوریە بۆ لە مۆزوعەکە قەناعەتی بە حکوومەتی عێراق کردو بیە بەس بەڵام خۆلانی کەمتوانن دەنگدەرەکانی خۆتان قەناعەت پێ بکەن دکتۆر دەنگدەری خۆمان خەڵکی بە وجدانی کوردستانیش ساڵانێکی درێژە شایەتی خێری بۆ ئێمەدا ئێستا بڕۆ کەسەشی دەنگ بە ئێمە نادا بە برادرانی سەرکردەکانی پارتی وەکێتیشەوە شایەتی ئەوە دەن حیزبێکی بەڕێز ئاشتی خواز پاک نیشتیمان پەروەەر بێ فیل بێمە گومانی لەوە نیە بەس من باسی نەتیجە ئەەکەم سبێنی ناتوس بێ هەڵبژاردنە بەم حکومی جەنابێت بێ بەم باسی مەلەفانەی یەگرتو بێ دەبێ یەگرتو بەلانی کەمەوە سەرویەکێتی و پارتی بێنێت چکە ئەوە یەگرتو کردوێتیەکێتی و پارتیژ نیان کرد ئەی بۆ کەیتە سەرۆختی حاصڵات لەو مامۆستا بەڕێزم پرسی وتمەرە باشم هەردووجا لە ڕوودا واسم کردووە وڵام من نەبینیەوە وتم باشە ڕۆژی داوای تەسجیلی داواکە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان کرد ڕۆژی بردنەوەی داواکە کردمان ئەوە چەند ڕۆژە لەم و پێشش من کردم و لە ڕامیدیاکانیشە باسم کردوتی وەڵام منەوەم نەدیوە وتم باشە هەر پرسیارێک تۆک و بەڕێزێکی ئەم مشکلە گەورەیە کە مشکلەی قڕن بوو بۆ چارەسەر بوو هەر نابێ بۆ خۆت تحقیقی لە مۆزوع بکەیت چۆن چارەسەر بوو باشە خەڵکی ئەمە کێشەکە ئەوەی هۆشیاری کەمە باشە ناگەڕە بە دوای شتەکانە زۆ ئیستیعدادی بۆ بڕواکردن بە درۆ هەیە سەرکردەی سیاسیە لەسەر ڕقم درۆکە لەسەر ڕقم لەونگە سەدان و هەزاران خەڵکیش لە میدیاوە ئیبینێ دەیان هەزار خەڵگەی بینێ خەڵدانانیشە بڵێرە بابم برادرەوە شەرم ناکە ئەرێ و ڕاست خۆوانە هەمووی پێچەوانێ بنمونە ئەڵێ نەوت ئێمە ڕامان کرد بەنەوت بە قەراری تحکیمی پاریز ڕاگیراوە تۆم ینی پەرژنێکی قایم بێژمارەکە ئەوەنە زۆرە ینی خەڵکیش تازە تااقەتی چووە بەو بڵێ بەڵام ئەرکی بەڕێزت پرسیت بۆ خەڵدەنگ بە ئێوە ناداوەکو پێویست دەنگەداوە بەزەکو پێویست نییە بە مقارنەتەن بەو دوو هێزەی کە باسێکی دەڵی دەیان مەلەفی گەڵدەڵیان ئەو دوو هێزە لە سا 27 خەڵک کوردستان دەنگی پێداون چەند دەنگی پێات 73 خەڵک دەنگی بۆ دوو حیزبە نەداوە ئێستا من حەز ناکەم بازی قسە بکەم دێ حزب لە خۆم زویر کەم بەس ئومێدی ئۆپۆزیسیۆن بوونیش لە ناخی خەڵکا کوژا من ویستم درێژە بە بابەتەکانی محکەمەی ئیتیحادی بم بەس لەبەری لە بابەتی هەڵبژاردنین چەند پرسیارێکی خێرات لێ کەم حەزەکەم زۆر بە سەریحی نقطە بخەینە سەر حرفەکان بۆ پەرلەمانی داهاتووی کوردستان یەکگرتووی ئیسلامی بە چەند کورسی و چێتە ناو پەرلەمانەوە ناتوانم ئەو پێشبینێ دقیقت پێ بڵێم بەڵام ئێمە من شخصی خۆم با نەڵێم ئێمە باشە چاوەڕانی دە کورسی بەلانی کەمەکەم بۆ یەگرتووە ئەمە ئیلهامیان ئیلهام نیە دەواقعواڵێ دوایەوە ئێمە ئێوە سنتەری ڕاپرسیتانەی وەکو یەکگرتوو
هەمانە بەڵام ناگاتە سەر ئەو ئاستی پرۆفیشنەڵی بتوانێت داتاکانە دقیق هەمووی پێ بدا بەس بەڵێ ئێمە چەندین جار ڕاپرسیمان کردووە قەت هەبوو ڕاپرسیەکان نەتائیجتان بە جۆرێک پێوا بۆی ورەتان نەڕۆخێ لە بری بزانێت دۆختان زۆر خراپە؟ نا ئێمە بڕوامان بۆ ڕاوێژکارانە نییە کە دێن بەنجتەکەن باندێ زانیاری حەزەکەی BBC ئەوەی حەزەکەی BBC جالەوەی کە ڕۆدا نابێت تۆ لە واقعەکەەوە سیرکەی ئێمە هەمیشە خیال پڵاو نەبووین ڕقەمی گەورەمان لێ نەیاوە ئێمە هەندێک حیزبەیە مەسەلەن ئەڵێ ڕایە ماڵم و دایە ماڵم و وای لەکەم و هیچ دەرناچێت باشە لە ناو پەرلەمانی کوردستان ئەمێنینەوە لە دووخولی ڕابردووی یەکگرتووی ئیسلامیە بینراوە لە زۆرێک لە بڕیارە زۆر حەسمیەکانە فراکسیۆنی یەکگرتوو یاخود با بڵێم یەکگرتوو بە گشتی لە ناو پەرلەمانی کوردستانە بۆتە دوو بەشێکی دەنگەکانی خسۆتە پاڵ ئۆپۆزیسیۆن بەشێکیشی دەنگەکانی با بڵێم من ئەڵەم دەسەڵات کە بە تایبەتی پارتیە بۆم ڕوونکەرەوە من ئەمە قەرار نییە من ئەڵەم ئەمەمان بینیوە ئەمە سیاسەتی یەکگرتووە قسەیمان جوابدایەوە بەس ئەی بنێتە ئێستا میدیا لەسەرم قشتانە قساکە بۆچی ئەیبەکە لە کوێ دابش بووە دابش چی بووە ئەو دابشبوونە چەحمەدەمە چی لێوە ڕوویەدا ئەو دابشنا چی لەکێ ڕۆدا ئەو دابشبوونەی کە بازەکرێ ئەو جلسەیە کە پێشنیارەکرا بکرێ و نەکرا وایە ئیسابی بۆ تاو نەبوو ئەو جلسەیە وایە ئەو جلسەی لابردنی هین بوو بەحساب دەنگدان بوو لەسەر یاسای سەرۆکایەتی و لابردنی نازانم کاک مەسعود و یعنی ئەو جلسەیە ئەو بوو کە دوو ڕۆژ پێشلەوە تا بەیانی ئومە متحیدە و 5 وڵاتی دنیا لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستانی کۆبوونەوە بۆ ئەوەی پێنجشەمە ئەو دەنگدانە نەکرێ یەکشەمە بکرێ هێزێکی سیاسی کە نێزانی مامەڵە لەگەڵ پەرلەمان بکە باشە بەس پێم بڵێ بۆچی ئەوەندە هەستیاری بۆ یەکێکە لەو گاڵتە جاڕیانەی هەردووبارە ئەکرێتەوە یانیمە بەرامبەر ئێوە بەکارە هێنری خۆی لە ئەسڵاوان بەڵێ ئەزانی بۆ بڵێ ئەو جلسەیە ئێمە کە جلساکەین لە پەرلەمان یا هەر پەرلەمانێکی دنیا کە دێت سەرۆکی پەرلەمان نیساب تەواو نەبووە ئەڵێ نیو سعات جلسەمان هەڵگر سعاتی هەڵمانگر بۆی نیساب تەواو ببێ بەس ئەو جلسەیە کە قەرار بوو عەلا ئەساس ئەکرا سەرۆکی پەرلەمان دێ لەسەر کورسیەکە دانیشە نیساب نییە جلسەکەمان دۆخست ناتەوێت جلسە بکەی ئەم گێچەڵە چێ بە ئێمەیەک ئێمە ئەندامانی ئێمە جیاواز بوو ڕایان خۆیان لە بینی خۆیانە وەکو فراکسیۆن وەکو پەرلەمانتارێکی وشدانی زیندووە ڕای جیاوازە لەسەرەوەی ئەم جلسە باشە بکرێ یا باش نییە بکرێ و نەئەچوین هەندێکیان بڕوایان وابوو کە باشە بکرێ و ئێمە بەشداری بکەین باشترە هەندێکیان بڕیارێنەوە بوو کە بەشداری نەکرێ باشترە نەیان توانی ڕای خۆیان یەک بگرێ جلسەکان هەڵگرت هیچ دەرفەتێک نەدرا بۆ ئەوەی کە ئەم جلسەیە مەسەلەن تۆ کە ئەتەوێ جلسە بکەی ئەبێ دانیشی یەک تیم دانێ ژوورێکی عملیات دروستکەی تەلەفۆن بۆ فراکسیۆنەکان کەی وەرنە ژوورەوە بۆ تۆ ئەمە ناکەی بەڵام لە ناو یەکگرتووی ئیسلامیە تەمان باشە تۆ ئەتەوێ سەرۆکی هەرێم لابێ و کاتەکە بەڕێز مەسعود بارزانی بوو تۆ زانی کە ناتوانی لای بی تۆ ئەزانی کە ناتوانی لای بی تۆ کەمە بەستێکیە تۆ یعنی ئەو بەڕێزی کە ئێوێ ئەم دانیشت نەبکە ئەو هێزە سیاسیش کە ئەم بەس بازاڕی گەرم کردبووە لەو ڕۆژگارە هێزە سیاسی گۆڕان ینی دەمن حەز ناکەم ناو بڵم تۆ بە زۆر پێمەڵی دەمنامێ خەڵک برینارکەم بەرحاڵ بەڵام ئەمە واقعی تاریخین بەڵام پێویست ناکە کەس برینار بێوانێ پێویست ناکە کەس برینار بێ هەرەو بە ڕێزانش کەم ئەم بەردەیان گرتووەتە ئێمەی سەبێت تحملیان بەردەش بکەن کە منتیان نەگرم تۆ کۆزێکی سیاسی ینی بازارڕێکە گەرم کردووە بە نەوعێک لە پۆپۆلیستی بە نەوعێک لە بێنۆزجی و بێ ئەزمموی سیاسی هاتووی مؤسسەیەکی وەکو پەرلەمانە بێ بڕێەوە لە کاتێکی هەستیارە ئەتەوێت سەرۆکی هەرێمە لابێ کە ناتوانانی لای بی بۆ لە بەرەوەی حتا یەکێتیش کە کۆنە هاوپەیمانی خۆتە و لەو جیابوویتەوە پشتیوانی ئەوەت ناکە پێگاتەکان کە بەشێبوون لە پەرلەمانی کورد پێشنیاری ئەوەت بۆ ناکەن و پشتیوانیت ناکەن دەوڵەتانی دنیا 5 دەوڵەت لەگەڵ حیزبە سیاسەکانە لە ژوورێکە کوبنەوە تۆ حتا بانگی بەیانی بالمناسبە ئێمە ڕۆژە کۆبوونەوەی سەرکردایەتیمانە بوو بۆ یەکخستنی هەڵوێستمان لەسەر ئەمە نە دەرفەتمانە بۆ هەڵوێستمان یەک بخەین جلسەکە ڕۆی بەو شێوە کاڵەگەر دەرفەت هەبووە هەڵوێستان لەگەڵ کام لە بەرەوەی ئێمە نوێنەرمان لەوێ بوو نوێنەرمان لەناو ئێوە دەنگتان خستە پاڵی یان دژایەتی دەنگتان بخەینە پاڵچی پاڵ وهم پاڵ پۆپۆلیستی پاڵ بازارگرتنی میدیا خەڵک هەڵپەڕاندن بیخینە پاڵچی تۆ نابێ پرۆژێکی منطقیم پێ بڵێ تا تەئیدت بکەم لابردنی کاک مەسعود هێندەوە منطقی نەبوو وەهمی بوو ئەی مەگەر 2 ساڵ پەرلەمان بۆ داخرا کاکە مەگەر خەڵک ئەو باسی ئەو بوو ناکە بڵێ وەڵامی گرتوانە عاقڵ بوون ئەیانزانی کە
ئەم قوڕە ئەوەنە تۆزی لێ هەڵەسێ یعنی ئەترافەکەن بەدەمی خۆتان کە دیموکراسیەت بوونی نەبووە لەو کات نەخێر نەبوو ئێستاش نییە ئێستاش بە سنوورداری هەیە ئێستاش ئێمە لە پراوێز دیموکراسیا گەمەیەکمان ڕێکخستووە بۆ ماف و بەرژۆندەکانی تۆ بڵێ ئەوایە گۆڕان ئەو کاتە بە عەقڵی ئەو هێزە سیاسی مامەڵی بکردیان نەک ئەو دۆخەی تووشی هەرێمی کوردستان کردایە بە عەقڵی هێزێکی سیاسی بەرپرسیار ئەزموندار کە زانێم قوڕەچە نەتۆزی لێ هەڵەسێ باشە کە زانیتان هێندە ئەم هەموو مەترسی بۆچی ئاگادارتان تۆ نەکردنەوە هێزێکی سیاسی هەیە ڕێز ناگرێ لە هین ڕێز ناگرێ لە ئەو واقع سیاسی کە هەیەی بزانێت چنێ بەدەستیەوە دێ هێزێکی سیاسی تێ ڕێز ناگرێت لە 5 دەوڵەتی عوزمای عالەم کە هاتوون لە هۆڵێکا لەگەڵ حیزبە سیاسیەکانە لەسەر کورسی کۆبوونەوە دانیشتون ئێوەش ئەوەندە تەماشاکەر پێمانەکەن بەڕێز ئێمە نوێنەرمان لەوێ بوو ئێمە لەگەڵ دواخستنی ئەو دانیشت نەبووین لە پێنجشەمەوە بۆ یەکشەمە لەگەڵ پێتان بوتنایە پێمان وتن ڕێیەکە بەو شێوەیە بوو کۆبوونەوەش لەسەر ئەساسە ڕێکەوتنیش کرا نەخێوەریان نەگرت ئەو شەوە تا بانگی بەیانی کۆبوونەوە بووە بڕیار هاتوۆتە سەر ئەوەی ئەو دانیشتنە دواخرێ کەچی خەڵک لە کۆبوونەوە بەیانی ڕۆشتووە بۆ ماڵەوە بخەوێ تا 3-4 سعات دەخەوێ سێرەکان بەزمە ڕوویاوە لە پەرلەمان کە تۆ لە منە پرسی لەبەرەوە نە ئێمە وەکو حیزب بڕیارێکی سەرکردایەتی پێشوەختمانە بوو بەشدار بین یا بەشدار نەبین ئەگەر ئەزانی بۆ نەمان بوو ئەگەر یەکدانەتان بە پشتگیری و هەڵدەستی کردای ئێوەکو یەگرت و سێرتان پێنج دانەمان پشتیوانی کرد بۆچی پێتان ئاسایی بوو پێمان ئاسایی بوو من شخصی خۆم دەستخۆشیشم لێکردن زانین لەبەر یەکشت ئەخ تۆ نایەگرتوی بەڵێ یەگرتوش بەڵام من لێگرتوەکان ڕیان جیاواز بوو لەسەر ئەساسە منطقی کە تۆ ئەمە پرۆژەنێتان بەشداری تیا بکەم ئەسڵان و ئەم جەلسە ناکرێتان بەشداری بکەم بەدا بەژوونە بۆچی بە من وایە هەر کەسێکیانە چون لە ژووردا ئەنیشتن و دەستیان بەرزە کردوان و لایبن سەر کێرێم لا دەفەرمون لایبن خۆ بە نەتیجە هیچ باجێکی نادا باژی بدای یەگرت و پیاوە یەگرتو بە ئەخلاقە یەگرتو باڵوێستە یەگرتو 27 پۆسی بادینانی واز لێنە لەسەر سەحب یەک ئیمزا نەیکرد ئەم ئیمزای بانگێشکردنی بەڕێز مەسرور بارزانی بۆ پەرلەمان یەگرتو بە کۆمەڵ بە جەماعی 27 ئیستیقاڵی بە یەک دانیشتندا بە پارتی ئەو ئیمزا ناکشێنینەوە باشە یەگرتووی ئیسلامی کوردستان هێندە پاک و بێگەر بۆ جۆرە باسێکی بۆ هەندێک کادری زۆر وڵاتانێکە بە کۆمەڵێک ڕخنێژووی هەیە یەگرتو لەگەڵم هەڵوێستانە مێژووی هەیە بۆ یەنە دەرەوە لەم هەموو ینی باسی ڕخنە ئەەکەن یارمەتیم بەتخوا با من ئەو بەشەی قسەکان تاوانە بۆ تەواوی کەم دانیشتنێک یەگرتو کۆبوونەوەی سەرکردایەتی هەبوو هەر ئەو شەوە کۆبوونەوەی حیزبە سیاسیەکان و ئومەم متحیدە و 5 وڵاتی دنیا بوو ڕاوەستە کۆبوونەوەکەی سەرکردایەتی کە من خۆم لەوێ بووم بڕیارمان نەدا چون کەوتمان کۆبوونەوەیەکەیە هێزە سیاسیەکان هەمووی تایە لەگەڵ ئومەم متحیدە لەگەڵ 5 دەوڵەتی دنیا ئەم شەو کۆبنەوە کە کۆبوونەوە ئێمە بڕیارمان نەدا چاوەڕێ ئەوەمانەکرد نوێنەرمان لەوێ بوو کۆبوونەوەکەی ئومەم متحیدە و 5 وڵات و حیزبەکان تا نزیکی فەجر درێژەی کێشا ئێمە چوینەوە کەس لە هەر لە هەولێرە ماینەوە بە چوین خەوتین بە چاوەڕوانیەوەی کە نوێنەرەکەمان بێتەوە بڵێن گەشت نەچی تا ئێمەش پشتیوانی ئەوە بکەین خەڵک خەبەری بوویەوە هەڵایە و لە پەرلەمان کۆبوونەوە کرد با بە ڕێکەوتین لەسەر کۆبوونەوە نەکرێ ڕێکەوتین لەسەرەوەی کە برادرانی گۆڕان بە بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە بڵێن ئەم کۆبوونەوەی مەکە بڕای کاڵ بۆتە بڕیار چیش مەکە نیانێت تو کاکە بەڕێز مەسعود بارزانی دانی هەتا قیامەت سەرۆک بێ ئەڵێ پێنجشەمە مەیکە یەکشەممە بیکە ئەمە گێچەڵیەوێتەوە دروستیکەی پێم بڵێ ئینسانێکی سیاسی بە ئەزمون ڕئیسی پەرلەمانێ بێ لەم هەستیارە لەم بارازدیارە پێویست دەکەت و ئەزمەیە قەیرانێکی ئاوا دروستکەی لەبەرەوەی مراعاتی فەیسبوک چیەکەی مراعاتی فەیسبوک چی و ئەم خەڵکانەی لە چوارچێوەی قانون با بۆ ئێوە پێی ئیزعاجن چوارچێوەی قانون دواخستنیش قانونە جەلسەکردنەکە شەر قانونە تۆ بڕیاری تۆ ئێڵێ قانون کامەیە ڕێگەت پێدا ئەم پێنجشەمەش کۆبوونەوەکە بکەی وەکو نەکرا بەڵام بە نمایشێک کرا بە نمایش ڕێگەشت پێدا کە دوای خێ بۆ یەکشەمە معقولە تۆ ڕێز لە 5 وڵاتی دنیا و نەتەوە گرتوەکان و هەموو حیزبەکانی کوردستان نەگری بەڵێ با پێنجشەمە نەبێ یەکشەمە بێ ئەنی گۆڕان ناتوانێت وەکو دەستکەوت و شانازی گۆڕان ناتوانێت وەکو دەستکەوتی ئەبێ وەکو یەکێ نقطەیەکی ڕەش باسیکانە گەش من ڕێزم هەیە باشە ئەمە ڕێی ئێمە باشە ئەنج ئەم پرسیارەی دوای ئەم مدەتە درێژە ئەم مەوزوعە زیینوە کرێتەوە من لە ڕۆژانە وت ئەم موچەیە گرتو بۆ خەڵکی چارەسەر کردووە کەس نازانێ بەس یەگرتو یەک عیبی هەبێ عالەمەی زانێ کارەکە کێ خۆتانن یان خەڵکەکە ناوە کارەکە بەڕاستی بەشێکی میدیای خۆمانە بەشێکیشی میدیا یەگرتووە میدیا یەگرتو کە لاوازە بڵێ
چونکە میدیایەکی هەم فرە ڕەنگە ڕاضەیە و مەوعیزەیە و وەرزشە و ژنانە و مناڵانە و پەروەردەیە و خۆتان نێگران نەکردووە تەمسیلە و درامایە نان خۆمانێکلا کردو تۆ بەس تەلەڤیزیۆنەکە هەمە ڕەنگە ئەم تەلەڤیزیۆنە ناتوانێت منافەسەی ڕوودا و KNN و ئەوانی کە بەس خەبەرین تێگەشت فڵان و فیسار بکە ئەڵبەتە لەو کاتا کە باسەکەم بەرحاڵ ئەمە بەشێکێتی بەس بەشێکی تریشی بەڕاستی درۆزنی حیزبە سیاسیەکانە پۆپۆلیستی هەندێک سەرکردەیە پۆپۆلیستی و بێوجدانی هەندێک میدیاکارە کە هەر ئێوێ لەو نوقتەیە بدا کە خەڵک بگەوجێنێ ڕاستیەکانی لەلا بشێوێنێ کاتێ باسی یەگرتووە کرێ وەکانەوە حیزبەکە نەخوێنی خەڵکی لایە نەپارەی خەڵکی لایە نەمەلەفی جاسوسی لەگەڵ وڵاتانە هەیە نەمەلەفی سەردەمی پرسیارێکی وایە دێنە سەر ئەو خاڵە قورسان نانا وایە نانا خەڵکە بێ هەڵ سنگێنێ من ئێستا ئەکرێ بۆ چوونێکم هەبێ دەربارەی هەر مەسئلەیەک لە پەرلەمان بۆ چوونەکەم هەڵە بێ بەس من خەتا ئەەکەم ئاوکو عەرەبەڵەن خەتی ئەناکەم باشە بەڵامانی ئێوە ئەتوانن من پرسیارێکم کرد ئەڵێم سیاسەتی یەکگرتو دێنیتە سەرچی وڵا ئێوە ئەڕۆیتەوە بۆ ئەو دەهۆڵە کۆنە نازان 5 کەستان بەشداری لە فڵان دانیشتانە کرد بەشمارە ناڵێن ئێمە هەڵوێز بینیومانە چی دانیشتنێک ئەو دانیشتێک کە بۆم باس کرد باشە سیاسەتی بە شێوەیەکی گشتی سیاست لە هەرێمی کوردستان گۆڕانکاری ئەو جەلسەیە چی بوو نە نەتیجەی جەلسەکەم حەزەکەم بە نوکتە پێ بڵێم ئەڵێن زەلامێک ئەبێ باسی پاڵەوانەتی خۆیەکە ئەڵێ من دانمەیە شاجارێک ئەویش ئەڵێ ئەڵێ چوومە لای دکتۆری دان وتی کام دانەیە شکات هەر بێزم ناجوای بەمەوە توێ نەتیجە وتی ئەسی دوودانی دەرێنە یەکێ تریش پاڵەوانەتی خۆی بۆ ئەو باسەکە ئەڵە مژارێکیان وەزعم تەواو نەبوو فولجە بووم چوومەوە لە ماڵۆیان لە دەرگا خێزانوتی کێی هەر بێزم ناجوای بەمەوە تێ نەتیجە وتی لە بەردەرگا خەوت هەندێک خەڵکی شانازی بەم شتانەوەکە ئەڵێ من ئەو جەلسەیەم کرد ئەی نەتیجەکەی 2 ساڵ پەرلەمان داخرا کێش باجەکەیدا میلەت ئەزمموی دموکراسی کوردستان پەرلەمان دێ ئەمە بە پاڵەوانێتی بە منە فرۆشێتەوە وڵات و فڵان جەلسە بەشداری نەکورە باش بوو بەشداریم نەکرد بەشداریم کرد بە سەلامەتی ناگەڕایتەوە خوێنێ لە کوردستانە ڕوویەدا شەڕێک لەناو پەرلەمانە لەوەی خەڵکی تیا بکوژ دەبێ فعلی باشە مقارنەتەن بە خولەکانی پێشوو خۆیتە عیب نییە کە زەو هیوایی کە بۆ بینەران وازەح بوو بێچکە سەرنجام ئێمە و ڕۆژنامەنووس پرسیارەکەین لە ئەندارێکە هەڵەگرین بۆ دوای بەرنامەکە پەرلەمانی کوردستان ئەگەر بێت و ئەم جارە هەڵبژاردن بکرێ سیاستکردن بەڕای دکتۆر موسەنا گۆڕانکاری بەسەرا هاتووە ئای بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە بۆ ئەوەی قەزەیەک یەکلا بکرێتەوە حکوومەت هێرێم شان دێناردە بەغدا ئێستا دەبینین دادگای فیدراڵی بابەتەکانی گلاکاتەوە کەواتە ئەبێ سیاسەکانی کوردستان دان بۆ یا بنێن تەنانەت سیاستکردنیش گۆڕانکاری بەسەر هاتووە بە فعلی بە هەموو پارتەکانەوە طبعا ئەم ستافە نوێی محکەمەی اتحادی دوای دەست بەکاربوونیان بەڕاستی یعنی متغیرێک گۆڕانکاریەکی نوێنێنێنە و سیاست لە عێراق و زۆرێک لەو بێبڕیاری و دەسەوسانی و داماوی سیاسیەکان هەیان بوو شتەکان لە بەدەستیانەوە چقیە بەست ئەم محکەمەیە بە جورئەتەوە کۆمەڵێ بڕیاری داوە بەڕاستی بڕیارەکانی من نابم بە محامی محکەمە چکە لای من جێی ئیتیهام نییە بەڵام ئەگەر من بمەوێ محامات بۆ ئەوان یا دیفاع لە ئەوان بکەم ئەسڵەن من ئەم جارش کە پێنجشەمەی ڕابردوو چوینە لای ڕئیسی محکەمە سوپاسم کرد و پێشم وت تم بالمناسبە لە لای من ئەوەنەی کە ئیطلاعم هەبێ لەسەر بڕیارەکانی ئێوە بە تایبەت ئەوەی تایبەتن بارێمی کوردستان ئێمە لەسەر هەموو دەستخۆشیمان کردو لێەوە یاخود تێگەیشتوین دەستخۆشیشمان نەکردبێت تێگەیشتوین بە نمونە قاچاقکردنی ناوتی هەرێم وتم 7 مانگ پێش لەوە من بە سەرۆکی عێراق و کە دکتۆر بەرهەم و وەفدی قووا تاڵەبانی وەفدی هەرێم وتووە کە بەم نزیکانە و محقەرە لە محکەمە دەرەچێت شتەکە زۆر ڕوون بوو هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان من بالمناسبە بەرجام لە حیزبەکەی خۆم کرد کە ئێمە خاوەنی ئەو شانازیە بین ئەو پەرلەمانە ماوە بەسەرچووە کۆتایی پێبێنین بەڵام حیزب بڕیارەکەی ئەو بوو ئێمە انسحاب هەندێک کە سەڵێ هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان چ سوودێکی هەبوو هەتاوەکو دەستکەوت باسی بکەیت تۆڵێکی لەسەر پەرلەمانێکی ماوە بەسەرچوو کۆتایی پێبێنی دەستکەوتە بێگومان و من دڵنیا بووم لەو قرارە 100% وتم لە دەستوری عێراقا پەرلەمانی عێراق ئەڵێ 4 ساڵی تەقویمیە بە یەکەم دانیشتن دەست پێکە بە ئەخیر دانیشتن ئەکسپایرە بۆ حیزبەکەت بە قسەی نەکردی
حیزبەکە بۆچوونی جیاوازە بوو لەسەر ئەو بابەتە کە پێویست ناکە ئێمە ئەو هەڵوێستەی کە خۆمان پێویستە ئێمە اعترافمان بۆ پەرلەمانە نییە و هەر هەموو ئەندامانیشمان ئینسحابی کردووە. لەوە زیاتر پێویست ناکە هەنگای بۆ لەوە زیاتر خۆی تر بەلای ئێمە لی دەرچوینە مۆزوعە و مووقفی خۆمان بەڕوونی بە هەموو خەڵک وتووە کێش داواکە لە محکەمە پیرۆزی بێمە دەستخۆشی لەکەین. باش دکتۆرێک لەو بابەتە زۆر خاڵێکی تر بۆ قەرارەکانی محکەمە دوورخستنەوەی بەڕێز و شارزێباری لە پێشبڕکەی ڕیاسی جمهوری من بە برادرانی پارتیم وت تمۆ ڕۆدا و ئەوە کرێ بەچی زانیت ڕۆدا بەچیات بە دەستورە قانون دەستورە زانم دەستورەڵیان یەکوونە حەسەنە سومعە ئەبێ سومعی باش بێ ئەوان لە جوابی مناوتیان ئاخر خۆیش بڕیارێکی محکەمە لەسەری نییە تا بڵێ سومعی باش نیە چکە محکەمە سزای داوە قسەی نییە نا بۆ دروست نییە لە ڕۆکە دروستە کە محکەمە سزای نەداوە بەڵام ئەوەی کە دەقە دەستوریەکە ناڵێ ئەن یەکوونە محکومەن حکمی لەسەر دەرنەچوو بێ لە محکەمە ئەگەر محکومەنی بوو تا دەستور ئەو کاتە پێوەرچی بوو محکەمەیەک حکمی باتی دەسەر داوە یان نەداوە بەس ئەوە لە حسن السمعة یا حسن السمعة أن يكون حسن السمعة حسن السمعة یا حسن السمعة مفهومێکی کۆمەڵایەتیە. بۆچی پارتیە دەسەبا بە ئەو جۆرەشتانە دکتۆر کە بزانی شتێک ینی بەشی ئەوەی تۆ ئەزانن ئەوانەی خۆیان ئەزانن بەڵام ئێمە من باسی ئەوت بۆکەم چۆن قەرارەکانی محکەمە لای من وەکو کەسێکی کورد کەمێ لە یاسا شارەزان پێشبینی کراو بووە بۆی سم بێم تۆمە لەسەر محکەمە دروستکە سەگەی من لەسەر چۆن و پێشبینی ئەوان نەیانزانیوە پارتی هێندە حیزبێکی وشیار نییە ئەوە نەزانێ لە خۆیان پرسە من نازان بۆ وایان کردو بۆیان نەکردو بەڵام بە نەتیجە دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەو جۆرە ڕۆداوانە هێندەی تر خراپتر یانیسە بنمونە لە دەستوری عێراق نووسراوە نەوت لە هەر شوێنە بێ موڵکی هەموو شعبی عێراقە لە هەر شوێنە بێ موڵکی هەموو شعبی عێراق ئەمە یەک دێکی دەستوریە ئەڵێ مامەڵەکردن بە نەوت بەڕە بازارکردنی بەرهەمهێنانی پەرەپێدانی فلانی ئەبێ بە هاوکاری ئەبێ هەردوو حکوومەتی ئیتحادی و هەرێم معن پێکەوە بیکەن من بە بەڕێز بە تاڵمتی ئەو پێکەوە کردوتانە وەڵام بکە نەخێر کەواتە غێر دەستوری ئێتی نقطە سەری دێر ئێتی بۆ بێم دانیشم تۆمەت لەسەر محکەمە دروستکەم وەڵام من قازی ئەوە بێنیتە بەردەستم وجدانم هەبێ ئەوە بڕیارەدەم بەڵام دەستوری نییە بە پێی ئەم دەستوری کە عێراق هەیەتی دەستوری نییە بە پێی نیزامی فیدراڵی چۆنە و بە پێی مافی کورد چۆنە و بە پێی نەتەوە جینۆساید چۆنە و بەعزێ کەسێ سم بێت و بەلارۆنەمە وەخت کاکە قازی سەیری قانونەکە قازی لەلایەک و ئەسیری داواکەیە لەلایەک و ئەسیری نصوصە قانونیەکانە باش ئەبێ بە پێ ئەو حکم بە لەبەرەوە زۆربەی بڕیارەکانی محکەمەی ئیتحادی ئەمێ بێمە سەر ئەو خاڵی کە ئێستا بۆ تەیەکێک لە مۆتەکەکانی تری موچەخۆرانی هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە بابەتی نردنی موچەیەکلا بووە اینجا ئێستا قەزەیەکی تر هاتوۆتە ئاراوە هەژماری منە لەگەڵ ئەو پێداگیری حکوومەتی فیدراڵ لەسەر نردنی موچە لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە کە سەر بەخۆیەتی من پرسیارەکەم لێرە ئەوەیە وەزارەتی دارایی عێراق لە بەرواری 4 داوای کۆمەڵێک زانیاری لە حکوومەتی هەرێم کردووە حکوومەتی هەرێمیش سوورە لەسەر هەژماری من پرسیارەکەم لەسەرەوەیە بە نەتیجە ئەگەر تۆ وەکو مۆزوعی موچەکە لەلات بێ هەژماری من سەرەگرێ یان بڕیارەکەی حکوومەتی فیدراڵ سەرەگرێ کە بانکە فیدراڵەکانی خۆیەتی بەنسبەت هەژماری من ئەگەر هۆکارێ بێ بۆ حواڵەکردنی موچەکە لەوانەیە بتوانێت حکوومەتی هەرێم ڕێکەوتنی لەگەڵ بەخا بکە ئەگەر هۆکارێ بێ میکانیزمێ بێ بۆ تەوتین و جێگیرکردنی موچەکە ئەوە بەردەژی بڕیارەکەی محکەمەی فیدراڵیە پێنجشەمەی ڕابردووە ئێمە لەگەڵ ڕئیسی محکەمە دانیشتین و بڕیارەکەش زۆر ڕوونە میکانیزمەکەی جێنێشتۆ بۆ حکوومەت ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی بڕیارەکە ئەڵێ ئەبێ زانیاریەکان لە هەرێمەوە بگاتە بەغدا سەبارەت بە موچە خۆڕوخان فلان و چاودێری کۆمەڵایەتی دوای ئەوە ئەبێ جێگیر کرێ لە بانکێکی فیدراڵی حکومی لە دەرەوەی هەرێم یعنی حتا گەر بانکە فیدراڵەکانی ئێرەش بن هەرە بێ لەوانەی لە دەرەوەی هەرێم جێگیر کرێ ئەوش کە بەڕێز ئاماژەت پێکرد وەزیری دارایی عێراق وەزیرەی دارایی داوای کردووە لە 4 کە ناوی چواری ناوی دایک جۆری وەزیفە پلەی وەزیفە بڕی موچە ئەمانم بۆ لەگەڵ ژمارە بانکیەکە کەواتە موچەی موچە خۆرانی هەرێم بە میکانیزمەکەی محکەمەی فیدراڵی دەبێ واجێ بەجێکرێ بە ناوی چواری خۆت لە بانکێکی دەرەوەی هەرێم تۆ حساب بانکیەکە تێ موچەکە یەکەم جارەچێتە لەوێەوە حواڵە ئەبێ بۆ هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان چێلەوەی ناوێ ئەمە ببێ دکتۆر بۆچی کێشەی هەیە پێداگرە لەسەر هەژماری حکوومەتی هەرێم ئێوێ
طبعا ئەوەی دەست نەکەوت کە ئەو جاران ئەویست بە تورەکەوتگونێ و لۆری پارە وەرگری و خۆی دابەشیکە هەموو شتێک خۆی بەرپرس بێ لێ ئەمەی نەما ئێستا لێ نەپرسنەوە لە چیا سەرف کراوە طبعا بەناوی موچە وەریگریت لێرە موچە ئەدا و موچە نادا و ئەڵێ بەشەکە ئەڵێ بەش وتیان 300 ملیار داهاتی ناوخۆی دوای کردیان بە 900 ملیار و لی پەشیمان بوونەوە نەخۆشیان نازانم زانی بۆ چۆ لە ڕاستیە حکوومەتێرم داهاتی نییە دوو حزب داهاتیانەیە هی ئەم لە لای یەکێتیە هی ئەو لە لای پارتیە اینجا ڕێکەوتون چەندێکی بند بە حکوومەت ئاوا وەزارەتی دارایی چاوەڕێ بزانێ پارتی وەکێتی چەندە دەنێ ئەڵێن ئەوە داهاتی حکوومەتە بەس وەزارەتی دارایی هیچ حقیقەتەکە ئەمەیە داهاتی ئەم منتیقێ یەکێتی بە داهاتی ئەو منتیقە پارتی بە ئیتر حیزب و ئەو ستافیان لەناو حکوومەتە المهم تەرتیبیان کرد ئەواتە دوو ئیدارە و حکوومەتێکە اینجا چیان خستە ناو وەزارەتی دارایی بۆیە وەزیری دارایی زۆر جارەی وت من پار لە بەردەسمانیە و زۆر جاریش ئاگام لێنیە و بەڕاستیش ئەگای لێەوە ئەگای لێنیە ئەوە حقیقەتەکە وەزارەتی دارایی لە پەیەکێتی و پارتی پارە وەرەگرێ ئەوە ڕاستیەکەیەتی بۆیە کەس نازانێت پارە چەنە بەڕاستی چەندێکیان بدەوە نێ تۆ تۆ وتی مەلای مەشهور تێ من ئەوڕاستی دنیاە وتی بەڵگە چێتی وەرە بیپێەوە ئەوش وایە ئەڵێ ئەمە داهاتی کوردستانە بەڵگە چێ بڕۆ بیپێەوە بڕۆ حەچی منفەز و مەسرف و بانک و وەزارەت و بەڕێوەبەرایەتیە گشتی کۆکەرەوە بزانە بای چەنە بزانە توانی بزانانی نازانی بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیە ئەمان وایە نەویست هەژماری منیان هێناوە ببێ بە هۆکارێک بۆ پێدانی موچە من حکوومەت هێرێم دڵنیاکەمەوە هەرێم هەژماری من تەنها توانێت ڕۆڵی حواڵی موچە ببینێ ڕۆڵی جێگیرکردنی موچە نابینێ قەراری محکەمە کۆتاییە بڕیارە بە پێی ناشبێ بیری لێ بکاتەوە بە پێی مادەی 94 دەستور قەراری محکەمە بات و ملزم لکافەتە سڵتە ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێت لە ڕێگەی تەوافقی سیاسیەوە لەلایەنەکانی عێراقی ڕێبکەوێ ئەبێ پێچولۆچێکی وای لێبدا کە دژ نەبێ لەگەڵ قەراری محکەمە قەراری محکەمەش ڕوونە هەموو موچەخۆرێک لە عێراقا ئەبێ لە بانکێکی حکومی ئیتیحادیە موچەکەی جێگیر کرێ واتە ئەگەر سبەینی هەژماری منیان کردە دەرفەتێ بۆ حواڵەی موچە و خەڵک وەری نەگرت ئەو کەسە ئەتوانێ مراجعی بانکە ئیتیحادیەکە بکات لێ موچەکەی وەرگرێ باش یانە ئەگەر هەرێم ئەوش حاڵەتێکا شتێکی وا ڕوویە ئەمێ پرسیار بکەم بۆیە من ئەمەوێ بڵێم موچە خۆران نە پێویستیان بدڵە ڕاوچێ نە مەوزوعەکەش جارێکی ترەچێتەوە و دۆخی جاران ئەو دۆخی جاران ئیتر نازانم عێراق وێران ببێ سبەینێ بەخۆمە کەس غەیب نازانێ بەڵام ئەوەی کە زاهیرە و قەرارە و قانونە ئیشەکە تەواو بووە و لە دەست هەرێم هێنراوەتە دەرەوە و ئێمە زۆرمان پێ باش بوو کە ئەم کارەمان کرد و زۆر دەستخۆشی لە خۆمانەکەین ئەزاری بۆچی کاتی خۆشی 100 جار من لە میدیا وتومە حکوومەتی هەرێم قمار بە موچەی خەڵکەواکە ڕەبتی کردووە لەگەڵ نەوت سعر نەوت بەرز بوو پارە هەیە موچە هەیە سعر نەوت دابەزی پارە نەما موچە نەما ئەمە قمارەمە یاریکردنە بە خەڵک دەوڵەت چۆن وابرێ بەڕێوە موچە لە عێراقا بنمونە ئەگەر عێراق بیداکەوە کوێستا عێراقیە موچە ڕەبتە بە هەموو اقتصادی عێراقەوە ڕەبتە بە توانای عێراق بۆ قەرزی ناوخۆ توانای عێراق بۆ قەرزی دەرەکی ڕەبتە بە دەیان ملیار دلار احتیاطاتی بەنکی مرکزی و ئەتنان لە ئاڵتون و لە مزداقەتی عێراق لەسەر مستەوای دەولی و اینجا ڕەبتە بۆی بە توانای عێراق بۆ دەرکردی بۆ گۆڕینی سیاسەتی نەقدی بەڵام لەم دووە ئەگەر بێت و نەوتیش دەستکاتەوە بە هەناردەکردن دابەزین و بەرزبوونەوە بە هیچ جۆرە کار لە هەرێمیشەوە بڕوا سۆمۆی نێرێ ئەوەیە کار ناکاتە سەر ئەو موچەی کە موچە خۆرانی هەرێمی کوردستان وەرەگرێت داهاتیش نەدا هەرێم بە پێ قەراری محکەمە داهاتیش نەدا ئەو هەرێ موچە بنێرێ ئەیکەمە دوا پرسیار لە بابەتی دادگای فیدراڵی پێشم دوا پرسیارەی کە ئەتەوێ بیکەی من حەزەکەم چەند شتێک بە خەڵک ئێستا چاوەڕێکەم هەر کەسم لیقاء ببینێ کۆمەڵی پرسیار لە مێشکایەتی سێ موچەکە چی لێ دێ وانە بێژاندا ئەمەزریان یەکەمەکانی زانکۆکان گرێبەستەکانە بن بە هەمیشەی و بەتەعین باشە بە کورتی شتێکی زۆر گرنگە پێمانە سیاسیەکان موچیان وکو بەغای لێ دێ وارسانی شەیدا موچیان کو بەغای لێ دێ و هەلو مەجاڕن باشە پێمان بە دوو جملە ئەمە بڵێ پێنجشەمەی ڕابردوو کە بەڕێز محکەمان بینی بە دوو ئامانج بینیمان سوپاسکردنی لەسەر ئەو بڕیارە بوێرە جێری ئەمێژویە کە مشکلی خەڵکی کۆتایی پێێنا و بەدەمی ئێمەوە هات خاڵی دووهەم ئەم چین و تۆژانەی کە باسم کرد دووە پلە بەرزکردنەوەی ئەوە ئەمە وتم ئەگەر ئەمە لە قەراری محکەمە هەموو ئەم شتانە ئەبێ وای لێ بکرێ ئەوانە تەعین ببن زیندانی سیاسی و شەهید وەکو ئەوە وەربگرن ئەوە تکای ڕوونکردنەوە بدەنە دەستگای بەرپرس بۆی کە ئەم کێشەیە کلاکە بێتەوە تاڵ بێ ئەگەر نا پێمان بڵێ کامیان داوای پێویستە با ئەمە داوایەکەت بۆ بێنین بۆمان حەسم بکەین
چکەمە دڵنیاین بە پێی قانون و دەستور ئەم مافانە هەموو خەڵکی وڵاتیانی ئەمە هەموو ئەم مافانیان هەیە بۆیە چاکەی ئێوە تەواو نەبووە تەواویکەن شەهید و زیندانی سیاسی و ئەم هەموو موچەخۆر کە پلێ بەرز نابێتەوە و چی ئەمانە زۆڵم کۆتایی پێبێنن. جوابەکانی ئەو بە کورتی سوپاسمان ناوێت زۆر مەمنونی ئێوەن چونکە ئەمان نرخێن و ئەوانە و ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ کردو و لای ئێمە عەدالەت و دەستور و قانون ڕقەمیەکە هێمان لە سیاسەتی حکوومەتی بەغداژ نیە و حکوومەتی هەولێریش ئەمە دوو ئەو سێ موچەیە کە نەدراوە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانە ئەگەر داواقەیت کەن دەبێت لە محکەمەی داری بیکەن محکەمەی قەزایی داری پسپۆڕی تەخەسوس و اختصاصی محکەمەی اتحادی نیە بۆ ئێمە لە قەرارەکەش ئاماژەمان پێ نەکرد. ئەو چین و توێژانەی تر 15 ڕۆژی تروتیدا ئەنیشینەوە کەمە پێنجشەمەی ڕابردوو بینیمانە بەتەمان ڕەنگە ئەم پێنجشەمەی داهاتووی کە بدێت یا چوارشەمە سەرێکی تر دەدەینەوە وەکو فراکسیۆنی ئەگرتوو لە محکەمە چکەوتی پێتان ئەڵێم ئەگەر داوای پێویست بوو پێتان ئەڵێم ئەگەریش ئەبێ بچکەوتی ئەبێ ڕاوشکەم بە محکەمە قراری من نییە بتەنیا وەقت ڕەنگە قەنەعەتی منی جوابێک کە بڵێ هەر کەسێ استحقاقێکی مالی لە حکوومەتی عێراق وەرەگرێ پێویستی یەکسان وەری بگرێ باش وبنسبة بلا برسكنوي موشي فرمان برانا وتي موتو أنا أسوة بباقي المحافظات وتهم هم محافظات شون وريقري به بارزقا كان هاري بجوا وريقري بويا أما بوتا أساسك بو بن يهاو تاكرني همو امتياز واستحقاق كان بلام ده بانزر وشتري كمان بينيو بيتان ألم ويا بتواو كوتاي ياخذ دعوايك بيوست ويا ما دعوا من حازرة بو همو أم كيسانة يعني أما ده تانكردو إن شاء الله باشا كوتا برسيارم بەروارەکەی بە دیاریکراوی نازانرێ بەڵام پێئەچێ لە ماوەی ئەم ساڵە کۆنگری یەکگرتووی ئیسلامی کوردستان ببەسترێ بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکگرتوو ئەمینداری ئێستا ناتوانێت خۆی هەڵبژێرێتەوە دەبێت کەسێکی دیکە بێتە ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان. من پرسیار لە تۆ ئەەکەم دەگوترێ ئەمینداری ئێستا جەنابی مامۆستا سەلاحەدین لە هەوڵدا حەز دەکا یەکێک لەوانی کە خۆی بەلایەوە زۆر گونجاوە بکرێتە ئەمینداری یەکگرتوو نەک بابەتەکە و پرسەکە بەجێ بێڵێ بۆ ئەندامانی کۆنگرە ئەمە تا چەند وایە؟ ئەساسی نییە بەڵام ئەوەی کە مامۆستا سەلاح وەکو بنیانگوزارێکی ئەساسی مامۆستایی یەکەم خاوەنی گەورەترین ڕۆڵ لە گەشەکردن و دەستکەوتەکانی یەکگرتوو مافیەوەی هەیە وەکو باوکێکی ئەم جوڵانەوە سیاسیە مافیەوەی هەیە ڕای هەبێ لەسەر داهاتووی یەکگرتوو بەس مافی نییە ڕاکەی بسەپێنێ بەس مافیەیە خەمخوا ڕای هەبێ من هیچ جۆرە جوڵەیەکی لەو شێوەی مەست پێ نەکردووە کەمە زۆر نزیکم لە جەنابی مامۆستا ڕسمی و ناڕسمی ئەیبینم هیچ جۆرە جوڵەیەکی لانە بنمونە من یەکەم لەو کەسانی بە حرفێک کە لە زۆر شتی تایبەتی شارڕەنگە ڕایۆژی پێکردبم وتم بە ڕسم و غێر ڕسمی ئەیبینم سەفەر زۆر لە خزمەتی ئاکەم تایسە ئاماژەیەکی بە من نەوتووە بنمونە ینی منەمە ڕاستگۆیانە پێتەڵێم کە ئەو ئێوە کێ ئەمینداری یەکگرتوو بێ دوای خۆی بە ئاماژەیەکیش بە منینەوە ئەگەر ئەو حەز بکات دەست بخاتە سەرێکی کە من مامۆستا لە 2005 بیرۆکەی ئەوەی هەبوو کە ئێمە کۆنگرەمان هەبوو لە هەولێر بیرۆکەی ئەوەی هەبوو کە بچێتە دواوە ڕێگە بە کەسێکی تر بدا پرسی بە من کرد لەو کاتەوە پرسوڕای ئەم جۆرە شتانە چەندێ لە خزمەتیا بوو بم ڕەنگە بەڵام ئێستا دۆخەکە گۆڕا پرسیارەکەی هیچ ئاماژەیەکی کەسێکتانە ئەگەر بێت و چەند کەسێکتان بۆ دابنێ ئێوە هەمان ڕای ئەوتانە بێ ینی مەبەستم لە کەسەکان دێ بەس بیرۆکەیەکی وە پشگیری ئەکەن مامۆستامانە بەس ئێمە دەروێژ نین ئەوش دەروێشی لە ئێمە ناوێ ئەو دەروێشی لە ئێمە ناوێ ئێمەش دەروێژ نین ینی قبول ئێوە کە ڕەفزی بەڵام مامۆستامانە ئەو بەرژەوندیانەی ئەو ئەیبینێ ئێمە بەڕێزەوە سەیریەکەین گوێشی لێگرین دەرەنجام قەنەعەتمان بەچی ئەگەر هەڵوێستە بن ئەو قبوڵیەکەت بۆ قبولی ناکە مامۆستا پێ دوای دیکتاتۆرە پرسیارەکەم ناخێر بە هیچ شێوەیەک شتیوانیە مامۆستا پیاوێکی زۆر عقل کراوەیە ڕێزەگرێ لە ڕاوبۆچوونی جیاواز ڕێزیش لێگرێ کە پێچەوانش بی لەگەڵ کۆنگری ئەم جارە لە هەولێرە بێ لە سلێمانی وەڵی هیچ بڕیارێک لەبارەی ئەو شتانەوە نییە قەلەقێکیش پێویست ناکە هەبێ سەبارەت بەم بابەتە یەکگرتوو کۆمەڵی گرنگی امتیازاتی گرنگی هەیە یان تایبەتمەندی خۆی یەکێکیان ئەوەیە حیزبی دەروێشی نییە کەس لە سەرکردە کۆ نەبووتەوە خەڵک لە بەرنامە و مەنهەج و پەیامێک کۆبووتەوە کە ئەو پەیامە ناوڕۆکەکەی ڕوون و ئاشکرایە بۆ خەڵک پێش لەوە یەکگرتوو حیزبیش بێ بە دەیان ساڵ هەبووە وەکو پەیامێک بۆ خزمەتکردنی کۆمەڵگا و پەروەردە و ژیانەوەی کۆمەڵگا و
دینخوازی و یعنی نیشتیمانپەروەری هەبووە. باشە کاتێکیش کە دروست بووە کۆمەڵە سەرکردەی بەڕێز بەیەکەوە دروستیان کردو دیارترینیان و مامۆستایان کە جنابی ئەمیندار بووە. باشە بەڵام ئەگەر شتێکت هەبێ من پرسیارەکانم کۆتایی پێ هاتووە بەڕستەیەک حەز پێی شتێک بڵێ بە بینەرانی شارپرێس شتێک لە دڵی دکتۆر موسەنایە هەیە حەزەکە بیگەێنێتە بینەران چێ شتە؟ وڵی ئەو شتاوەیە کاتان لەکەم وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو دەنگدەران وەکو خەڵکی بە ویژدان هۆشیار بن ڕێگەمەدەن سیاسیەکان بە چاواشەکاری بتان خەڵەتێنن عقلتان هەیە توانینی گەشتن بە زانیاری زۆر ئاسانە ئێستا بەردەستە عقلی خۆتان بە کەس مەسپێرن خۆتان بیرتان هەیە وجدانی زیندوتان هەیە توانای گەشتنتان هەیە بە زانیاری مەکەونە ژێر کارتێکردنی هەندێک سیاسی پۆپۆلیست و چاواشەکار. دکتۆر موسەنامی ئەندامی سەرگرجایەتی یەکگرتو و ئەندامی ئەنجومەنی نێرانی عێراق زۆر سپاس بۆم دیمانێ. سپاس بۆ بەڕێزت بەخێر بێن سەرچاو. تاڵقی داهاتوو لە ئامانەتی خۆیان بن. کێ خاوەنی ئەم دەستکەوتەیە؟ ڕێزی دین و ئەخلاقی خۆمەگرم چۆنەتان درۆکەم. گەورەتی مەترسی لە سەر هەرێمی کوردستان دەسڵاتی یەکێتی و پارتیە. بەغدا نایەوێ موچە بە ئێمە بدا. بۆ پەرلەمانی داهاتووی کوردستان یەکگرتووی ئیسلامی بە چەند کورسیەوە چێتە ناو پەرلەمانەوە؟ یارمەتیم بن سنگ و دڵتان فراوان بێ بازی قسەی سەراحەتان بۆ بکەم. هەرە و بەڕێزانش کەم ئەم بەردەیان گرتووەتە ئێمەی سەبێت تەحمولیان بەردەست بکەم کە منتیان نەگرم. هەژماری من سەرەگرێ یان بڕیارەکەی حکوومەتی فیدراڵ سەرەگرێ کە بانکە فیدراڵەکانی خۆیەتی؟ ئێمە هەمیشە شانازیمان بۆ کردو ئەخلاقی سیاسیمان هەیە. مامۆستامانە بەس ئێمە دەریێژنین. سەردەمانێکی ئێوەش لە ناو حکوومەتا بوون و شەریکە بەشی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بە گەندەڵەکانمانەوە دیارەوانە سەرکردەی سیاسیە لەسەر ڕقم درۆکە تکایە جهدی بێمانە سەرف ناکە. ڕاوەستە نەیوت ئەم هەڵبژاردەیە ئەبێتە هۆکاری لاوازکردنی قەواری هەرێم؟ ڕاستیە حکوومەتێرێم داهاتی نییە دوو حیزب داهاتیان کرێ بڕیارێکمان بوو بێ هەڵە بوو بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکگرتوو ئەمینداری ئێستا ناتوانێت خۆی هەڵبژێرێتەوە.